باش سلامت أحوالك؟ سلامت بي لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە؟ بەخوای بەزیاد زۆر باش یاخوا باش بی دەستیت نابێت تینوت نابێت الحمد لله جۆکەی فێن بکە نەخوای بەزیاد هەتا ئێوارە بۆیە خەوی شەوی بۆ ئیشکردن آره والله ساعات 12 ئەو هەنێ دێمە سەر ئیش هەتا 12 شەو هەنێ باش کاتەکەی دەڕۆی ئینشاءالله ئیشاءالله لەگەڵ سۆشیال میدیا بێنە چۆنە؟ یعنی باش باشی 964 لای کردووە؟ باڵێ ئافرین چەمێ؟ وڵای بە زبان. بەڵگەوە کاکە شایدا بەژاربەکانی من بە بەڵگەوە قساکەن باش شتێکت پێڵم سێجار لەسەرێک بەخێرایی بۆ بڵێرەوە خەڵات دێمێ باڵێ هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار لە ساوەرێ هەموو سێشەمێک لە مای شاسوار لە ساوارێ هەموو سێشەمێک لە مای شاسوار لە ساوارێ هەموو سێشەمێک لە مای شاسوار لە ساوارێ ئەوە حەق نەبوو بەس قەیناکە من بە حەق بۆ حسابەکەم ئەگەر خۆی حەق نەبوو والله تۆ ئێزماشم توانێ بێت دەست خۆش ئارێزی. لەبەر 964 لای کردووە گەرەوە شتمانە کردایە خڵاتەکە مایافێت خزمەتم. زۆر چاوەکەم. دەستەکان خۆش عزیزی. سپاس بە چاوەکەم. دەستەکان ئارێزی. خۆش